سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. دووبارە و سێبارە خوای گەورە جەژن کاتە مایەی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان، کار و کرداری حاجیانمان قبول بکە، ڕۆژی عەرەفە لە هەموو لایەکمان وەربگرێ و جەژنش بکاتە مای ئەوەی دڵمان هەموومان پاک بێتەوە، کار و کردانمان بۆ خوای متعال خوای گەورە قبوڵی کە. خۆشەویستان، هاینە سێم هاینە ڕۆژانی مبارەکی جەژندا حەزم کرد لەگەڵ ئەم ڕۆژانەدا بابەتێک باسکەین، ئەوش کە زۆر جار لەوەی ئاگامان لێبێ بەڵام بۆ ئەوەی زیاتر خۆمان گەرم و گوڕکەینەوە. ئەو بابەتەش بابەتی ئەوەیە، بابەتی زیارەت، سەردانیکردنی یەکتری لە هەموو کات و ساتێ، بە تایبەتی لە جەژندا ئەبێ زۆر بایەخێکی یەکجا زۆری پێ بدەین، چونکە خوای متعال جل جلاله فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. خوای پەروەردگار داوامان لێیە کە ئەی ئیمانداران، کاتێ دەچن بۆ ماڵێک، کاتێ سەردانی کەسێک دەکەن، ئەفەرمێ بدەن لە دەرگا، ئیزن وەرگرن و پاشانش سەلامیان لێ بکەن، چونکە ئەمە خێر و بەرەکەتە بۆیەوە. یعنی تو کە چووی بۆ ماڵێک، لەو ماڵا دەی لە دەرگا، ڕاستەوخۆ ناچیتە ژوورەوە. ئەمە خوای متعال داوات لێیە کە سێ جا دەی لە دەرگا، گە دەرگایشتی نەکردەوە، دوای چوارەم دوای سێهەم بەبێ بڕۆیتەوە و پاشانش ئەگە کردیەوە ئەمجا دوایەوە سەلامی لێەکەی. ئەگە ئیزنی دابیستیتە ماڵ، ئەچیتە ماڵ، ڕاستەوخۆ ناچیتە ماڵ، ئیزنەیە بینە ماڵ، میێوان ڕادەگرن، میێوان قبوڵ دەکەن. ئەگە وتی فەرمۆ چیتە ماڵ، سنەت وایە خاوەن ماڵ وتی لەکوێ دانیشی، لەوێ دانیشی. تەنانەت لە ناو ماڵەکە سنەت وایە خاوەن ماڵ پێت بڵێ فەرموو لە فڵان شوێن دانیشە، کە لەوێ دانیشی دوایەوە بەخێرهاتنت دەکا. ئەمە سنەتە لە ئاینی ئیسلامی پیرۆزی ئێمەدا. ئێستا لە سەردەمی ئێستادا، لە دنیای عەولەمەدا، لە دنیای پێشکەوتندا، ئێستا وڵاتە ئەوروپیەکان گەینێتە ئەوەی قەناعەتیان بۆ دروست بووە ئەوانەی کە موسڵمان نین، ئەڵێن باشترین ڕێگا بۆی کۆمەلگا ڕێک بێتەوە، چاک بێتەوە، باش بێتەوە، نەجاتمان بێ لە هەموو خراپە و مصیبەتی خەڵکەکان، مرۆڤەکان، سەرزەوی باش بن، ئەبێ پەرە بدەین بە سەردانیکردن. دێنەوە و دەگەڕێنەوە بۆ ئەم دینە پاکەی ئێمە، بۆ ئەم دینە ئیسلامە جوانە و شیرینەی ئێمە. ئەمجا خوای متعال ئیمانداران چی داناوە بۆمان؟ چکە ئێمە ئەگەر سێری ئاەت و حەدیث بکەین، بڕواتان هەبێ هەرچی شتی دنیا بێخەینە ئەولا، لایە بین، بەردەممان ناگرێ، ناتوانین هیچ شتێکی. بەڵام زۆر جار ئێمە ئیمانمان زەعیفە، ئیمانمان لاوازە، وامان لێ ئاتۆ شتە دنیایەکان بەردەممانی گرتووە. بۆیە ئاەت و حەدیثەکەش سێرەکەی ناتوانێت کاری خۆی بکات لە کاری کرداری عەمەلی ئێمەدا ئەمڕۆ. خوای متعال جل جلاله لە حەدیثی قودسیە ئەفەرمێ واجب بووە بۆ ئەو کەسانەی، واتە خوای گەورە لەسەر خۆی کردوێتە حەق. لە فەرمایشتی حەدیثی قودسی هاتووە، خوای گەورە خۆی ئەفەرمێ: حقت محبتي على المتزاورين في. واتە واجب بووە، خوای گەورە واجبی کردووە لەسەر خۆی کە چی بکە، ئەو کەسانەی کە زیارەتی یەکەکەن لەبەر خاتری ئەو وعدی داوە خۆشیانی بێ، لە ڕۆژی قیامەتە هەمویان جیا ئەکاتەوە، ئەڵێ ئەمانە خۆشەویستی منن. واتە هەر کەسێ زەردانی کەسێ بکە لەبەر ڕەزامەندی ئەڵڵاه، لەبەر ڕەزامەندی خوا، موژدەت لێبێ تۆ کەسێکی لە خۆشەویستی خوا، موژدەت لێبێ کەسێکی خوا خۆش تێوێ. ئەم ئیسلامە هاتووە دینێکی کامڵە، شامڵە، دینێکە هەموو دنیا کۆ دەکاتەوە، یەک خوایەکیە، یەک پێغەمبەرێکیەی پەرستێ و یەک دینێکیەیە و یەک ڕێبازێکیەیە. غەیری ئەمە نییە. هەمومان ئێستا ئێمە هەمومان مسڵمانین و ئەبێ هەر بە مسڵمانیش بژین، بە مسڵمانیش بمرین و یەک دینمانشەیە، یەک خوامانە، یەک پێغەمبەرمانەیە عەلەیهی سەڵات وەسەلام و یەک ڕێبازمانەیە هەمومان. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. هەتا بە یەکۆ بین، هەتا دەست لە ناو دەست بین، دڵمان یەک بێ، کار و کردارمان یەک بێ، خوا لەگەڵمانایە.
هەرچی کاتێ هەر کەسێ بۆ خۆی ڕای کێشا بەلایەک بە ڕەنگێک بە نەوعێک بە ناوێک چاکت لێ بێ خوا لەگەڵ هیچ کاممانە نییە. چکە خوا حەزی لە تەفریقە و جیاوازی نییە، خوا حەزی لە جیابوونەوە نییە، خوا حەزی لە یەکگرتنە، بە یەکەوە بین هەمومان. ئەو کاتە خوای پەروەردگار داوامانش لێکات دەستی بە حەبلی مەتین بگرین، کە حەبلی مەتین واتە ئەددین الئیسلام، کە فەرمی عولەمایان ئەم دینە پاکە کۆمەڵایەتیە، ئەم دینە پاکە ڕەوشتە بۆ هەموو مەکانێ، بۆ هەموو زەمانێ، بۆ هەموو مناسبێ. ئەم دینەی ئێمە هەمووی تیا ئیماندارن، بەڵام گرنگەوەیە ئێمەی مسڵمانی ژیر، ئێمەی مسڵمانی کامڵ و تەواو بتوانین شتەکان لە جێگای خۆی دانین بە جوانی بە چاکی بە باش. ئەوە زۆر گرنگە لە سەرمانی ئیمانداران. یەکەمیان ئەوەیە خۆشەویستی خوا دەست ئەکەوێ لەسەر زیارەت. کابرایەک چوو بۆ لای کەسێکی تر لە شارێک لە لادەیەکی تر، زۆر جار لەوەی ئەم قیسەتان بیست بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەڕێتەوە بەمانە فەرمێ کابرایە کەسێک کە چوو زیارەتی دۆستێکی ئەحبابێکی بکە لەسەر ڕێگا کەسێک هاتە خزمەتی، کەسی هاتە بەردەمی، بەڵام وەک مرۆڤ شێوازی سێریکەی مرۆڤە، لێ ئەپرسێ بۆچی ئەڕۆی بەلای ئەو کەسە؟ ئایا تیجارەت لەگەڵایە؟ نەخێر. بازرگانیت هەیە؟ نەخێر. ئایا ئیشی دنیات هەیە؟ نەخێر. فلان فلان خزمتە؟ نەخێر. ئەی لەبەر چیەچی؟ بەس لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەمەی فەرموو. ئەمجا ئەو کەسە کە هاتە ڕێگای و ڕێگای لێگرت مرۆڤ نەبوو، بەڵام خوای گەورە ناردی لەسەر شێوازی مرۆڤ، مەلایکە بوو. ئەو کاتە موژدەی پێدا فەرمووی چاک بزانە من مرۆڤ نیم، من مەلایکەی ئەڵڵام، خوا ناردمی لە حەوت تەبەقەی ئاسمانەوە ئاگای لە کار و کردداری تۆی. ئەزانێ ئێستا تۆ دەچی بۆ ماڵ فڵان کەس، ئاگای لێ منی نار لەسەر ڕێگاکەت ڕاوەستم پرسیارە لێ بکەم. ئەم قیسەیە بگێڕێتەوە بۆ مەلایکەکان لە حەوت تەبەقەی ئاسمان و زەوی خوای متعال، و بۆ بەندەکان و مرۆڤەکانش دوای خۆی بگێڕێتەوە بە پێغەمبەری ڕاگەیاند ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە بگێڕەوە بۆ ئومەتەکەت، ئەمە بڵێ، ئەمە بکە فەرمایش، ئەمە بکە حەدیث، بۆی ئومەتەکەت لە دوای تۆ بزانن ئەم پیاوە لەبەر خاتری خوا بۆ سەردانی چووە، خوا خۆشی وێ. لەو کەسانەیە کە خوای پەروەردگار خۆشەویستە لای پەروەردگار. چکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وەجەبەت، یا لە حەدیثی قودسی هەدا هاتووە وەجەبەت محەبەتی للمتەحابین فی، ئەو کەسانەی کەوا سەردانی یەک دەکەن خوا خۆشیانی وێ. ئەو کەسانەی دووەمیان لەبەر خوا بە یەکۆ دانیشن خوا خۆشیانی وێ. ئەفەرمی ئەو کەسانەی زیارەتی یەک دەکەن خوا خۆشیانی وێ. ئەو کەسانەیشی کەوا سەدەقە دەکەن، چاکە دەکەن، هەر چاکەیەک لەبەر ڕەزامەندی ئەڵڵا خوا خۆشیانی وێ. ئەم کەسانە، ئەم نوغبانە، ئەم بەشانە خۆشەویستی خوان لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە بانگیان لێ دەکرێ خۆشەویستن. دووەمیان موژدەی دووەم ئیماندارە، تۆ موژدەت پێ دەدرێ بە بەهەشتی خوا. هەمومان نوێژ دەکەین، لە گوناح خۆمانە پارێزین. ئێستا بۆچی وا دەکەین ئیمانداران؟ لەبەر چی گوناح ناکەین؟ لەبەر چی نوێژ دەکەین و بە قسەی خوا دەکەین، هەموو کارەکانی تر دەکەین بۆی خوا لێمان خۆش بێ بمان خاتە بەهەشت، بۆی خوای گەورە لێمان تووڕە نەبێ نەمان کاتە دۆزەخ. دە لەیرەدا دەڵێ ئەو کەسەی کە زیارەت ئەکا لەبەر ڕەزامەندی خوا بەهەشتی دەست دەکەوێ، بەم کارە جوانەی دەست دەکەوێ. یەکێ لەوانە ئیمانداران من عادە مەریضەن، هەر کەسێ بچێتە لای نەخۆشێک تەماشاکە. لای نەخۆش چەندێکە؟ زۆر کەمە، ئەسوونەت وایە زۆر کەم دانیشی و زۆرش قسە نەکەی، ئیلا قسەی خێر نەبێ باسی دنیا نەکەی، زۆرش پاڵ نەدەیتەوە. ئەمە دیاردەیە کە زۆر جار هەیە لە ناومانە چێ بۆ لای نەخۆشێک بە سەعات بە چەند سەعات دانیشێ، نابێ. لە شەرعە هاتووە کەم دانیشە، یەکێ لەو مەجلیسە قسەیەک بڕێ قسەی خێر بکا و هەستە و بڕۆ، ئەمەنە لەسەر تۆیە. کاتێ تو دەچی بۆ لای نەخۆشی، هەر کەسێ من عادە مەریضەن، هەر کەسێ چوو بە لای نەخۆشی یان ڕۆی بۆ سەردانیکردنێک، ئەو زارە ئەخەن لەهو فی الله، یان چوو بۆ لای برایەکی لەبەر ڕەزامەندی ئەڵڵا. ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەفەرمێت ئەو کاتە فی اللهی، خوای پەروەردگار ئەفەرمێت تەبعەن یەزور فی اللهی وەنادە المەلائیکە،
لأسمان وملائكة بانجي لك أفرمي طبت وطاب لك الجنة مجدد ليبي خوش بختي بوتو أو بهشت الدسكوت بوكاريك كردوت كان جام الدعوة أم جاء أفرمي لدواء أو بيغمبري إخوان صلى الله عليه وسلم أفرميت وتباوأت من الجنة منزلا وشويني خوتش دا گير كرد دانا عفو لناو بهشتا يعني بمكارا أزاني تو بچي بلاي نخوشك أقا بياني بهتايا ورا 7,000 ملائكة دعاي خير بوك أقا يوادا هتا شو 7,000 ملائكة دعاي خير بوك أزاني أو شويني كنخوش لو مالدا أو غرفات كدان راوا پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام أو غرفة بشيك لا بهشت أزاني لروج قيامتها بزاني كسي نخوشو نتشوب ولاي خواي متعال خوي قليد ليك عبدكم نخوش كوتم ناتي الولام تو شهي أي خدايا تو نخوشكوي أو صفاتنا صفاتي توني الله يقربها تايب ولاي فلان كس من تبيني ليه أها چنه گوره ایمان داران سردانی کردن چنه گوره استا ام دست اخیننا و دست یک لوی لا هندی مسلمان زور ساده به پیغمبری نازدار فرمی علیه الصلاة والسلام هر کس دستی خستنا و دستی برای کی که دست جان خستنا و دست هر چی گناح لبینی ام پنجانه اوره هر دکتان بی گناح بن کاتی دست دکن ولی یکتری کاتی تو علی تقبل الله منا و منکم لججنا كاتي دست دخيتنا ودستي براكت بسنجي كي صاف أوا دواي أوا باق دبيته وجناحت نامنه أوريه وحشي نامنه أما أنا قشتي فرمايشتي بيغمري إخوائي صلى الله عليه وسلم شكو زور بايق دين بيك ساردو سر مبن لچاكو چونيا لدست لنا ودست يكترين ساردو سر نبن هندي كي آوا چوار پنجا يقريه هندي كي لبر كبره هندي كي لبر إهمالية طاقتي نییە ئەوە ساردو سڕە چاکو چۆنیەکەیشی ساردو سڕە گەرم و گوڵ بە کەمێ گەرم و گوڕ و بەتینەوە بە ڕوومەتی براکەتەوە کاتێ برایەکت دێ لە جەژنا تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە پێکەنە زەردەخەنەی بۆ بکە ئەم چوار ڕۆژە ڕۆژی زەردەخەنەیە ڕۆژی قسەی خۆشە ڕۆژی وتەی باشە هەمووی خەیر و سەدەقەیە هەر بزەی خەنەیەک بکە خوا بە خێری بۆ نووسێ أي أجا قصي خير بكي هر بخوا بخير أجا سرداني بكي قصي هر خيره حموي خير بونس إيمان دارن أم جاء فرمي لو أنا إيمان دارن خالقي ترويا كملائكة دعاء بوكا كملائكة دعاء بوكا لسر زيارتك رويشتي بولاي كسي بتاي بدي بولاي نخوشيان بولاي أوي كوا كزيارتي بودك إيمان داراني خوشي چن آدابك إلى خدمتنا باسي دكم إنسان كزيارتي كرد يكم نيتي خوابه خوان نيتكان ما باكينو بداخوا أمره هركي مصلحتي لا هركي أبيت شبو ماليو زور بداخوا مصلحتي لك شو أبيت شبو لايو أجا قومي نبي براي نبي بشتي نبي خزمي نبي مدام مصلحتي إمرو برايتي إمرو بشتتي إمرو قش كسيتي كسكي خوي كحشيني وداما وفقيرة جارة قريب كي تفكري هنا شبو مالش أما زور خرابة هيش خيرت ناقا لما شكن نيتت شيء بو شيء أروي خوا أو نيتت بو نفسي بلا وي أما بروين بلا وي قصب كين بلا وي خطة لم يشكي خمان داني خوا قايلي خوا قايلي كمن ديم هنقال دنم بو مالي تو چي نيت مي تو نازاني خوا زاني نيتك خوا ينسي أو نيتي من ينسي بو چيه بو يوريابن هات شوكانتان مالكتان استخلتي واي اخوا قاري بيدا من بعد جار خفتي بوكم خارجي بس بو فيسبوك بس بو رسمه شواركز بيجي ما شاء الله شي صغيره دسي خوش به او انا بارخ صرفك بو خلقي خراب ربعي او صرفيناك ابو اخوا مالكي هم ويكات دمي خلقوا خلقش بين ازاني بس امادنيه ابو اخوا صرفي بيوكا كاخوا مسخاله ذري قمناك بداخل خلقي وامانه امرو اوايه بو دنيا دجي بو دنيا دمري بو خواناش خلقي واهيه باري زور زوري اشتاش امدني عمري حجي مال فقير دزغريت السري وتاو روجي مالكي هتي وهجار
خێر و سەدەقە بۆ ئیمانداران 4 مسلمانی چاک و باش دعوت بکات 10 20 100 وەک بەڕێزتان چوە سەر سفرەکە هەستا 4 دوعای خێری بۆ بکە هەرێ ئەخوات و دەسەرێتە زگیاوە ڕواوتەوە دوایش لە عاشەکەی و لە شتەکەی و لە ماڵەکەیشی ئەمە وابوو ئەمە وابوو ئەمە وابوو ئەمە وابووتەوە خەڵکی واد بۆ چییە ئیمانداران خوا بۆ چیتە وەڵای خەڵکێک بانکە دوعا بۆ بکە خوا بتپارێزێ خۆت ماڵت مناڵت لە بەڵاو مصیبەت ڕزق زیاد بکە چکە سونەت وایە ئەهلی ئیماندار ئەهلی کاس و باش و چاک بخەیتە میێوانی خۆت دووەمیان ئیزن وەرگری کاتێ چووتە ماڵ ئیزن وەرگری کاتێ هەستای ئیزن وەرگری ئەمە سونەتی دووەمە سونەتی سێمیان چاو نەگێڕی لە ماڵەکە دروست نییە چووتە ماڵێک چاو بگەڕی ئاوا چاو سووردەی تەماشای ناو ماڵکی وریا بەمە زۆر جارەکرێ وە چوارەمیان مناقەشە نەکەی چوویت بۆ ماڵێک دەمەدەمە نەکەی لەگەڵ خاوەن ماڵەکە دروست نییە ئەمە وە لەگەڵ ئەوەشدا وە زۆر هیراکشی نەکەی ئەو ماڵەش نەبیتە قورسایی بەسەریەوە چوارەمیان ئیمانداران زیارەت دەکەی زیارەت بکە لە کاتی مناسەبەکانە با زیارەتمان زۆر بێ کەم نەبێ بە تایبەتی جەژنەکان مناسەبەیەکی گەورەیە ناکرێ ئەمە هەمومان بە فەیسبوک شتێکی چاکە شتێکی باشە کە جەژنە پیرۆزەکەی لە فەیسبوکەوە شتێکی باشە ئەوانەی دوورن خۆی بۆ وانە کراوە توا لە وڵاتێک ئەوشا لە وڵاتێکی تر لە شارێکی دوور ئەگە بتوانی بڕۆی باشتر ئەگە نەتوانی بەڵام معقول نییە تو هەوسێتە وەڵا بە فەیسبوک جەژنت پیرۆز بێ ها لە گەڕەکەکە تا جەژنت پیرۆز بێ ها لە ناو مزگەوتەکە تا جەژنت پیرۆز بێ لە فەیسبوک ئەی چۆنە بێت چونکە هاتی بۆ مزگەوت کە بینی چونکە هێشی جەژنە پیرۆزەمان کردە پێویست ناکە ئەوە مەکە لەگەڵ ئەوانەی ئەیبینی مەیکە وازی لێبێنە ئەگە کردش قەی ناکردە دیسە بووەتە عورفێک و عادەتێک یان بووەتە شتێکی مۆدێل لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام ئەم جانبەش پڕکەرەوە قەیناوە کردە بۆ کۆمەڵایەتی بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەمەکەش بکە و بە باشترین بە چاکترین شت بکە چوارەمیان چووتە ماڵێک شکری ماڵەکە بکە نانێکی پێدای دوعای خەیری زۆر بۆ بکە هەڵسای لەسەر نانەکە هەر هەڵمەسە و ڕابکە یەکێ لەوانەی کە دوعا قبول دەبێت لە پاشی نانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەوە نەبڵێ الحمد لله الذي عافاني الحمد لله الذي أطعمنا هذا الطعام ورزقنا من حوله ئەمە بڵێ خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ ئەڵێ ناوی ئەم کەسە بنووسن خوای پەروەردگار لەو کەسانەی کە شکری نیعمەتی خوای کردووە ئەی ئەگەر دوعای خێر بۆ خاوەن ماڵەکە بکە یەکێ لەو سونەتانە یەکێ تری لەوانە کە ئاخردانەیە دوعا بکەی ئەگەر نەخۆش بوو ئەگەر چوویتە لای ئەگەر موسیبەتێکی بوو شتێکی بوو هەر دوعای خێر و چاکی بۆ بکەی خوای گەورە جەژنەکەمان لێ قبوڵ بکە